بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست کەساتی خۆشەویست کاک نیازی کوڕی نووسەر و ڕۆژنامەنووسی ناودار کاک مستەفا ساڵح کەریم ئەم هەفتەی میوانی بەرنامی وێنەگرافی دەبێت. کاک نیازی کوڕی خانەوادەیەکی ناوداری شاری سلێمانیە، خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەنە و لە چەندین وێزگەی جیاوازتوانیوتی خزمەتی گەورە بە ئەرشیفی ئەم شارە بکات لە چەندین ڕێگەوە و تا ئێستاش سەرقاڵی ئەو کارەیەوە کۆمەڵە کاری گرنگی لە ئەرشیفکردنی وێنە و چیرۆک و دیرۆکە نەیژەڕاوەکانی شاری سلێمانی کردووە. من پێم خۆش ئەم هەفتەیە لەم بەرنامەیە بچین بۆ ئەزمموی کاک نیازی و سێری کۆمەڵێک لە وێنانەی ژیانی ئەو بکەین، ئەو ئەرشیفە دەوڵەمەنەی کە هەیەی کە ئێستا من لە ماڵی ئەوم دیارە بە هەزاران وێنەی ئەرشیفی هەیە، چی خۆی چی ئەوانەی کاک مستەفای ڕەحمەتی و هی خانەوادەکانی تری سلێمانی. کاک نیازیم کاتت باش. زۆر سپاس بۆ جەنابە چاوان ڕوو بوو خۆشحاڵین. من پێم خۆشە لە ئەوە دەست پێ بکەم دیارە جەنابەت کەسێکی چالاکیەوەی منە دەبینم ینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کۆکردنەوەی ئەرشیف لە بڵاوکردنەوەی ئەو وێنە جوانانەی شاری سلێمانی کۆمەڵێک پێیجی تایبەتی تێ لە ڕێگەی ئەم پێیجانەوە لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆتۆ ینی زۆر خزمەت بم بوارە ئەەکەی چۆن ینی ئەم شتت هەڵبژاردووە چۆن ئەم هەموو پەیجەت بۆ بەڕێوە ئەبرێ. سەرەتا دەست پێ بکەم لە پەیجی سەرێکێکەوە کە ئیشم تیا کرد، ئەویش پەیجی گەڕێکی عقاری بوو. گەڕێکی عقاری خۆی دامەزرێنەری ئەو پەیجە ئامانجی برام بوو. ئیتر ئەو بڕێوەیە برد منیش لەگەڵ یا یارمەتیمە و ئیتر وردە سێ چوار کەسمان لەگەڵا بوو هەمویان وازیان هێنا ئامانجیش خۆی زۆرۆفێکی تایبەتی هەبوو ئیش و کار سەرقاڵ بوو نەیتوانی. ئیتر خۆم بەردەما مامەوە لە 2013ەوە تا ئێستا ئەوە 11 ساڵە خەریکی ئەو پێجم. ئیتر لێەوە دەستم پێ کرد بەوە نەوەستام. ئیتر اینجا ئێستا لە زانکۆی سلێمانی ئەو فترە کۆنەکەی لە ساڵی 60 کە دامەزراوە تا هەشتاوی گوێزراوەتەوە ئەوەش لەو پێجەشە ئەوە زۆر ئەکتیڤم مامۆستاکانی زانکۆ تەلەبەکان زیینوکردنەوەی ئەو فترە زەمەنی کەەوە ساڵانە سلێمانی بوو. ئەم ساڵ بوو یان پار بوو مناسبەیەکتان نەبوو. ئەوە تەلەبەیت دەرچوانی زانکۆ لە شارەکانی جنوب و لە ئەوروپاوە هەمیان هاتن وەکو ڕێز و وەفایەک بۆ شاری سلێمانی و زانکۆی سلێمانی کە تەخەڕوجیان کردووە هاتن بۆ ئێرە بۆ ماوەی 2 ڕۆژ 2 ساڵە ئەمە ئەکەن ئەم نەریتە ئەکەن شتێکی جوانەکەەوە پێزانینێک و خۆشەویستێک بۆ زانکۆی سلێمانی دەرەبڕن. بێجگە لە پەیجی زانکۆ پەیجی خۆم بەتایبەت پەیجی سەرپەرشتی پێجەکەی باوکم بەڕێوە ئەبدایمە ئەبدەیتی ئەەکەم شتی تیانوسم جگەلەوە لەگەڵ مەجموعە پەیجی ترا وەکو سلێمانیەکان کە شتێکی بابەتیشە گشتی سلێمانی بێ لەوێشە وتارم هەیە مەقالم هەیە تحقیقم هەیە. پەیجێکی تریشێ لە شاری هەولێرە بەڵامەوە عیلاقی بە سینەمایە و خۆم حەزم لە سینەمایە دیوەخانی فیلمە دایمش شەوانە ڕۆژێکیش لەوێ شتێک بڵاوەکەمەوانێ. ئیتر خۆم سەرقاڵ کردووە دەستەکانە خۆش پێ پێم وای لە گۆڤاری سلێمانی شتە نووسیوە بەردەوامیشی یارە ئەم ڕۆژنامەوانی ئەلکترۆنیە ئێستام کارەکانی ئاسانتر گۆ بەڵام بەڕاستی سەرقاڵە بیفیەوە ینی لە کۆمەڵێک وەڵاهی لاگەبی جیاواز ڕسمی ئەوە باس بکەم کاک نیازی پێیجی عقاری دیارە سەلەوانی بە هەزاران وێنەتە بێ ئی خانەوادەکانی عقاری ئەو ساڵانی عقاری هەوڵت داوە ینی ئەو وێنانە ئەرشیف بکەی. وەڵی بۆچی هەوڵم نایەوە ئەوە کاتە بە هیلاگتەکە یعنی تۆ یەک وێنە تا ئەینوسیت و ئەو زانیارە ئەنووسیت و ساغی ئەەکەیتەوە و دای ئەنیت و ئیتیانی پێی ئەچێت ینی هەوڵەکە بەخوات زەحمەتە مجارێ گرنگی لە پەیجەکە ماوە ینی لە پەیجەکە وەکو ئەرشیفەرەمێنێ بەڵێ ماوە بەڵێ زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ با سێری کۆمەڵێک لە وێنانە بکەین دیارە وێنەکان ماشەڵا زۆر نەوانی ژیانی تۆ من پێم خۆشە لە ژیانی جەنابتەوە دەست پێ بکەم. دیارە تۆ لە گەڕێکی شێخان لەدایک بوویت لە سلێمانی لە ناوەڕاستی پەنجاکە بەس بۆچی لە چوارتا چوویتە قوتابخانە؟ باوکم من کە وەختی جارێ لە دایک بووم ساڵی 55 لە ماڵی باپیرە مابووین لە گەڕێکی شێخان باوکم مامۆستا بوو لە سێوسێنان. ئیتر
لەوێ ماینەوانێ تا گەورە بووم سلێمان لە سلێمانی هەر دوای لە ماڵی باپیرم چ لە ماڵێکی ترەوە ئیتر دوای ئەو باوکم زوو لەبەر چالاکی سیاسی ئەگوێزرایەوە لەم قەزا بۆ ئەوی شوێن ئەم شوێن ئەوانی کە لە بیرم یە بە تەواوەتی لە قەڵاتزێ ساڵی 59 چوونە لەوێ لێواتە منم 4 ساڵ بوو ئێشتا نەچوو بوو مەکتەب باش پاش خەڵاتزێ هاتینۆ سلێمانی جەجاکە نەقلکرا بۆ چوارتە لە چوارتە چوومە سنفی یەکی سەرەتایی ئیتر لەوێ وانێ هەموو بیرەوەرەکانم لە بیریە. زۆر ڕاست دەستەکانە خۆش بە کاک نیازی دیارە کاک مستەفا ساڵح کەریم نووسەر و ڕۆژنامەنووس و وەرجێڕێکی گەورە بۆ جێگەی شانازی هەمومانە ڕۆحی شاد بێ من پێم خۆشە لەم بەرنمەیە ئەو بەشەی کە تایبەتە بە کاک مستەفا بە ئەرشیفی ئەو بە کۆمەڵە گوێنەی نەبینراوی ژیانی ئەو بەیەکەوە چین بۆ کتێبخانەکەی خۆی کە دەستان خۆش بێت تا ئێستەوەکو خۆی ماوە ئەو وێنانە و ئەو یادەوریانە شەڵا لێوێ بێکەوە باسەکەین با لەم وێنەی جەنابتەوە دەست پێ بکەم وێنەیەکی زۆر مناڵی تۆیە ئەوانە تر چێن لەگەڵ تا کاک نیازی ئەوە منم ژانی خوشکمە ئامانجی برامە لە پێشەوە و لە تەنیشمانەوە شادان خان خوشکی بەڕێزم شادان خان کچی مامۆستا فوادی حەمین ئاغایە ئەوە لە چوارتا بووین هاتوین تو سلێمانی ئەم وێنەیەمان گرتووە وێنەیەکی زۆر جوان و یادەوەرێکی زۆر جوانە ڕێزم بۆ کاگامانج بۆ شادان خان بۆ ژیان خان دەستەکانە خۆش بجارە ئەمە ژوێنەیەکی ترە کاک مستەفای تایە کاک فوادی حەمەمین ئاغا بە ڕەحمەت بێ ئەویشی تایە ئەمە پاش گەڕانەوەمان لە چوارتاو جا ماوەیەک لە ساڵی شەستەکان ئەمە لە 64 بەدواوەیە لە قوتابخانەی مەڵکەنی دووهەم کە لە شوێنی قوتابخانەی مەلیک غازی بوو تەنیش ئەمەرجنسیەکە لەو قوتابخانەیە ئابووین ئەوە باوکم و مامۆستا فواد ڕۆحیان شاد بێ من و ئامانجی بران ئەو دوو مناڵە تۆ کاگامان وێنەیەکی زۆر جوانە جارە تێکەڵیتان ینی نزیک بوون لەگەڵ ماڵی کاک فوادی حەمەمین ئاغا بەڵێ مامۆستا فواد لەگەڵ باوکم لە چوارتاوە کە بەڕێوەبەر بوو ئەو یاری دەدەری بوو ئیتر کە هاتەوە سلێمانیش بە هەمان شێوە ئیتر ینی کۆنتاکتی خێزانیمان بەردەوام بوو لە هەر شوێنێکە ماڵمان لە هەر شوێنێکا بواە دایمە لە عقاریشە ئیتر بەتەوتر بوو چکو ئەمان بۆ ماوەیەکی زۆر هاتنە تەنیش ماڵی ئێمەوە لە عقاری ڕاست دەستەکانە خۆشوێنێشی سەردەمی مناڵی و سەیرانێکی مناڵی ئەو ساڵانی هەفتاکانە سەیرانێکە بۆ ئەحماوە لەگەڵ ماڵی خوالی خۆش بوو مامی بەڕێزم ئەحمە خواجە سەیرانان کردوەوە حەلیمە خانە دایکمە حەیران خانە جوان خانە کاکامەرانە ژانی خوشک بوو منم ئەوەی کە بە پێوە ساردیەکەی بەدەستەوە منم دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جەژنی جارانە دیارە جەژنی ئەو ساڵانە خۆتان گۆڕی و قاتە لەبەر کردو ئەوە کوێیە کاک ئەوە لە بەردەمی کاسیۆمۆڵە بەردەمی کاسیۆمۆڵ ئەوە لەویا مستەوەڕ ئەوە دانیشتن هینیانە کرد مەجموعەیە شتیان دروست دەکرد و ئیتر ڕەسممانەگرت ئەوە منم و کامەرانی ئەحمە خواجەیە ئەو ساڵانە گرتە بڵێ دەستەکان خۆش بێ دیارە جەنابەت ساڵێک لە قوتابخانەی سەرەتایی لە چوارتابی بەڵام دواترە گەڕێنەوە بۆ سلێمانی لێرە شە قوتابخانەی مەڵکەنی دووەم بەس ئەو ساکەم یەکەم جار قوتابخانەیەکی بچوو بوو لە ماڵێکە پشتی حەریقەکە ئەو پشتی جادەی پیرەمێرد لەوێ ماوەی ساڵێک لەوێ بووین کۆدەتای بەعز بوو قەومیەکان ئیتر ئەوکاتە باوکت مدیری ئەو مدیر بوو باوکم ژیرا باوکم بۆ ماوەی ساڵ و نیوێ گێرا ئێمە سەرم لێشەوە ماڵخانەکەت گۆڕی بەڵێ دایکم لەبەر ماڵمان لەو دەقەیە لە قەزازەکان بوو نەهات بووینەوە عقاری دایکم نەقلی کردم بۆ ئەسحابەسپی مەکتەبی سەلاحەدین نەقلی کردم باوەیەکی کەم و دایکم زیلێکی عەسکەری لێیە لە سێ لاوانە زۆر بە خراپی ئیتر لە خەستەخانە کەوت ئیتر چی بکەین ئەوە باوک لە سجن دایک لە خەستەخانە ئیتر چونە ماڵی باپیرم ئیتر بۆ من زۆر عەزیەت بوو ماڵی باپیرم لە شێخان ئەوە ڕۆشتمایە بۆ سەلاحەدین لە ئەسحابەسپی و ڕۆشتن و هاتن تا باوکم بەربوو لە ساڵی 64 کە بەربوو ئیتر کرێچەکەمان ڕۆشت بوو عقاری هاتین و ناو عقاری باوکشم هاتە مەڵکەنی دۆم کەوەکو پێم وتی لە شوێنی مەلیک تۆشی تۆ لای باوکت بەڵێ چوو لەگەڵ باوکاتە سەرەتایت لێوێ تاوکە سەرەتای 4 و 5 و 6 لێوێ تاوکە زۆر ڕاست ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارەکە
باوکت بەڕێوەری ئەوێ بۆ سەیرانی مامۆستاکانی ئەو ساڵانەی قوتابخانەکەیە جەنابیشت بەڵێ لەگەڵ یان ئەوە ڕۆشتین عادەت وا بوو کە ماجموعەیە مامۆستا ئاهاتن بۆ فێر نازم چی پێڵم بە زمانی کوردی مطبق بەڵێ کە هاتن بۆ ڕاهێنەر. مطبق ڕاهێنەر اینجا لە کۆتاییە کە بە مناسبەتی ئەوانەوە ئەو مامۆستا بە ڕێزانە ستافی ئەچون بۆ سەیرانێ و منیش بە حساب لەگەڵ باوکمەوان کەسیان لێ ناسیتەوە ئەو مامۆستایانە کاکنیازی واللهی زۆربیانە ناسمەوانێ زۆربە بەڵام تەمەن مامۆستاک مطبقەکان لەوانێ نەناسمەوە بەڵام ئێستاوە لێرە ڕەحمەتی مامۆستا مەسعود تەمەخوا ئافیان کامیان مامۆستا مەسعود مامۆستا شێرزاد مامۆستا حەمەد سەعی لێرە باوکم مامۆستا ڕزگار تەمەندرێژ بێت مامۆستا مەحووەهبی مامۆستا جەمال ملۆزم مامۆستا مەلار ڕەوف مامۆستا فواد حەمین ئاغا مامۆستا شوعمەر بۆسکانی مناڵەکانیش تقریبنەوە من و ئامان جیتیان ئەرزەکە دانیشتی بەڵێ ئەمە لێرایە ئامانج لە پشتی مامۆستا شێخ ڕەوفۆیە دەستەکان خۆش بوێنێ و یادەوەرێکی زۆر جوانە ئەمە شوێنێکی تەمەنی هەرزەکاری توێ لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانت پێما بێ ئەمە باخی گشتیە ئەو باخی گشتیەوە بەڵێ لە ئەوە کاک ڕێبوارە ڕێبواری کوتەک و کاک ڕەحیمی ئەحمەد کەریمە جێل و کاک قاری کەریمە ڕەش دەستەکانە خۆش بێ هاوڕێیانی ئەو سەردەمە مەشەر لە کۆمەڵێک هاوربەست ئەم شوێنە کوێ ئەمە سینەمایە هۆڵە ئەمە شانۆی سینەمایی شانۆی سانەوی سلێمانیە چالاکیەکە بوو لەوێ هاتوین سیرمانە کرد بەڵێ دەستەکان نارۆ ڕەحمەتی تیا یەکەم کەسە کە یەکەم داناوە برای دکتۆر ئازادی حەسەن فەرەنج ڕەحمەت بێ زوو بەکارەساتێکی ناخۆش بەداخەوە دەستەکان خۆش بێ کاک نیاز ئەمە وێنێکی جەنابتە دیارە سەردەمی هەرزەکاریە بەس سلێمانی زۆر چۆڵ دیارە ئەم شوێنە تۆ لەکوێ وەستاوی ئەم شوێنە ئەگەر باش دیقەتی بین ئەوەی کە تەنها دیار بێت لێرە ئەو گردەکە دیارەکەی سا پێڵێن گردەکەی گۆڕان ئەمە لێرە چۆڵەوان نییە یعنی ئەم شوێنە ئەگەر شوێنەکەی من لەوانەیە ناڵم بە لە ١٠٠ تقریبی لای مزگەوتی عەلیناجی لای ئامەی جۆڵا ئەلەویە ئەو ڕسمە گیراوە ئەو ساکە ئەم مەنتیقە یەک پارچە چۆڵ بووە زۆر ڕاستەوە ساڵی چەنە کاک نیازی هەفتاکان هەفتا و یەک دوو ئاواهی ئەو کاتە سلێمانی هێشتا خانوو نەگەشتوێتە ئەوێ نەخێر عەقاری کە تەواو بوو لە عەلیناجی تاکوتەرا خانوو دەستی پێکردبوو زۆر ڕاست وێنێکی زۆر جوان و یادەوەرێکی جوانی ئەو سەردەمی سلێمانی ئەمە وێنێکی پێما بێ سەیرانێکی خێزانێ بەیەکەوە هەڵەپەڕن ئەوانەشێن لەگەڵتا ئەوە وەڵا ئەوە یەکەم منم جانی خوشکمە ئەوەش دراوسێمانن کچەکانی داودەفەنی لە عەقاری لە سەیرانیەکەین کاک نیازی ئەمە وێنێکی دیارە مناڵی توێ جەنای باوکت لەگەڵای و کۆمەڵێکە سایەتی تر بێکەوە چون بۆ سەیران بەڵێ ئەو بەڕێزانی کە لە بیرم ما بێت باوکمی تیاجلی کوردی لەبەرێ لەگەڵ مامۆستا ڕەوف بەڕەحمەت بێ مامۆستانی قوتابخانەی مەڵکەنینەوە بەڵێ بازیشان لەوانەیە مطبق بن دیارە بۆ لاندرۆڤەرەکە جێبیان پێ چون بۆ سەیرانەکە ئەمەش هەر وێنێشی سەیرانێکی ئەو ساڵانەیە کاک مستەفای سەیرانێکی خێزانی لەگەڵ ماڵی مامۆستا جەمال ئەمر ملۆزم لەگەڵ بەڕەحمەتی ئامێنەخانی هاوسەری و دایکم و من و ئامان جوژیان و نیانخانی کچی مامۆستا جەمالی سەیرانێکی خێزانی زۆر جوانی ئەو ساڵانەیە ئەمەش تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتن ئەمە کوێیە کاک نیازی چ شەقامێکی سلێمانیە ئەمە لای جادەی مەولەویەوەیە باشە ئەم هاوڕێیانم کە لە ئەدادی لەگەڵ مابوون لە لای ڕاستەوە هێرشی حسێن بەکر جا من جا فەرهادی حاکم جەوهەر خەڵکی هەولێر بوو لەگەڵ کار ئەمیری شێخە دەستەکان خۆش بێ دیارە جەنابەت لە دوایەوەی کە لە قوتابخانەی مەڵکەنی سەرەتای تەواوکەی وەکو متەوەستا شتە متەوەستەی سەلاحەددین لە دوایەوەش شتە ئامادەی سلێمانی کوڕان و ئەو مەرحەلەی با بڵێن ژیان و کۆڕسمانی کە سێرمان کرد لەوێ تەواوت کردووە لە هەفتاکان شتە زانکۆی
سلێمانی ساڵی 75 75 بۆچی لە زانکۆی سلێمانی چوویتە قسمین یا با بڵێن بەشی کۆمەڵناسی کە پێما بێ ئەو ساڵە یەکەم ساڵەکە ئەو بەشە بکرێتەوە؟ وەڵا ئەوەی ڕاستی بێت خۆی بەشی کوردی هەبوو بەس کە ئەو بەشە کرایەوە تازە بوو حەزم لێی بوو کەوا داخڵین بچینە ئەو بەشەوانیە ئیتر بەشێکی تازە هێشتا تەجروبە نەکراوە خریجی نییە. بەڵێ ئیتر 4 ساڵ لە کۆلیجی ئاداب لە بەشی کە پیانە بە عەرەبی ئیجتیماع ئێمە یەکەم وەجبەی ئەو قسمە بوو. 4 ساڵ لە زانکۆی سلێمانی دیارە ئەو ساڵانەی هەفتاکانی زانکۆی سلێمانی کۆمەڵێک وێنەی زۆرت هەیە. من پێم خۆشە کۆمەڵێک لە وێنانەی ئەو ساڵانە کە لە زانکۆی سلێمانی بوویت پیشانبین. ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی ساڵانی زانکۆیە ئەوە منم تەنیشت بڵین لە چەپەوە من مامۆستایشی ئوردنی دکتۆر ئەحمەد ڕبایعە دکتۆر ئەحمەد حەمدان ڕبایعە ئەنترۆپۆلۆجی پێوتین خوشکی بەڕێزم پەریخان عەبدولقاهر لە سویدەشی لەگەڵ گوڵستان خان ئەویش خەڵکی شاری خانەقین بوو. بەڵێ کاکنێت ئەمە ژوێنێکی جەنابتە دیارە لە سەیرانەکەن جەنابەت چەپڵە لێ ئەیت و هونەرمەندی گەورە خوارێ خۆش بوو کاک شەماڵ سایبیش لە تەنیشتەوە دانیشتووە. ئەو مناسەبەکە چییە؟ ئەوە سەیرانی کولی ئادابە سەیرانی کولی ئاداب بە هەموو بەشەکانیەوە ئیتر مامۆستا شەماڵە وابزانم تەنیشتی ئەگەر هەڵە نەبم مامۆستا برایم دزەییە وابزانم. کاک شەماڵ بە مناسەبەت یان چۆن هاتبوو؟ مامۆستای کولی ئاداب بوو. بەڵێ ڕاستە دەرسی بە ئێمە ناوت بەڵام دەرسی بە بەشەکانی ترەوت ئەو بێجگەلەوەش من ناسیم لەگەڵا هەبوو بەبێ ئەوەی کەوا یەکێ لە هونەرمەندەکانە من زۆر مەنجب بووم پێی و قەت لە زانکۆیان لە مناسبەی ئاوا گۆرانی بۆوتن؟ نا پێش لە ناو زانکۆ پێی ناخۆش بووی کە داوای ئەوی لێکات چکو زیاتر خۆی پیشانەیە وەکو مامۆستایەکی زانست بەڵام لە هینی تایبەتی لەگەڵ ڕەفیقەکانی خۆیان لە مامۆستاکان لەگەڵ شوێنەکە بەعزێزار کە ئەکرا هینی مرکزی سەقافی یان خۆت هیچ زانکۆ ئەو مناسبات زۆر ڕاستە ڕۆحی شاد بێ. وێنەیەکی تری زانکۆیە هەر لە سەیرانن دیارە کچان و کوڕانی ئەو ساڵانە بێکەوە دەستان گرتو هەڵەپەڕن. ئێمە ئەم ئێمە بەشی کۆمەڵناسی زۆر شانسمان هەبوو لەبەرەوەی زۆر گەشتی زانستی و گەشتیاری سەفراتی زۆرمان هەبوو لە ساڵێکە بەلای کەمەوە کولی قۆناغێکمان ئەگەر 4-5-6 سەفرەمان کرد بێت ئیتر حتا سەفرە زانستیەکانیش ئەمان کرد بە لە ناو پاسەکە و لە دەرەوە ئەمان کرد بە هەڵپەرشی و بەزەمە گەشتێکە بۆ گەشتیارە ئینەکانی ئاین هەوارەکانی کوردستان لای دهۆک و ئەو ناوەوە دەستەکانە خۆش بە دیارە زۆر وێنەکان لە سەیران و لە گەشتن. ئەمە وێنەی یەکێک لە هۆڵەکانە پێم خۆشە خۆت بم باسکەی. ئەمە مناسبەکە چییە؟ سینەمای دڵشادە ئاهەنگێکی زانکۆی سلێمانیە یادی زانکۆیەوە بە تەسەورەکەم و ئەوانەی کە دەرکەوتون لە پێشی سیاجەکە من ناسمەوە بەڵام ئەوانەی پشتی شیشەکە لە لای ڕاستەوە کاک سەرنگ ئیسماعیل بەگا کاک دڵشادی حەمە حەزڵ قاسمە ئازاد جەلالە بەڕەحمە بێ منم کاک ژیلوانە کاک بەرزانە کاک قایرە ئەو کوڕی بەپێستەوە ساوە کاک خەلۆقە. دەستەکانە خۆشبێنێ یادەوەریکی جوانە. ئەمە ژوێنێکی تۆ کۆمەڵێک لە کچانی ئەو ساڵانەی زانکۆی سلێمانیە ئەم بەڕێزانە هەمویان خوێندکار بوون لەگەڵما لەو بەشەی کە تیا بووم لە لای ڕاستەوە گوڵاڵە خان گوڵاڵ عەبدولقاهر هێرۆ شەوکەت من خوشکی بەڕێزم نەرمین محەممەد خۆشید جوانی یعقوب ڕووناک ساڵحی بەڕەحمەت بێ لەم بەینا کۆچی دوایی کرد. ڕۆحی شاد بێ یادەوەریکی جوان. ئەمەش تۆ کۆمەڵێک هەر لە هاوڕێیانی زانکۆتە؟ بەڵێ ئەوانە شوێن کاک نیازی ئەوانە ئەوەی خۆم لە ڕاستەوە یەکەم دوێژ کاقاری وەستا کەریمە ڕەش ئەوە لە چیمیا بوو کاک ئاسۆ ئیبراهیم عەبدوڵڵا مامۆستای لە زانکۆ دکتۆر ئاسۆ
لەسەرەوە لە پشت منەوە کاک ژینۆ عەلی فەقێ مەحموود لە لەندەنە، کاک دکتۆر ڕەحیم ئەحمەد کەریمەجێد لە ڕۆمانیایە، کاک دڵشاد تا ئێستا پەیوەندیمان نەپچڕا و ڕەفیقینی دڵشادڕێتیتان بەڵێ دڵشادی هەمەی حاجی ساڵێک زۆر ڕست دەستەکانە خۆشمە ژوێنەیەک تری توێ لە دیارە لە زانکۆ ئەو ساڵانە ستایلی قژت کاک نیازی زۆرە کردو و لوو بێ ئیش بووینە دەمەش شتێکمان لێ کرد ئەمان گۆڕی ئەو لەگەڵ دکتۆر ئاسوبرێم عەبدوڵڵا لە زانکۆ زۆر ئەوە هەروێنێکی ئەو کاتی دیارەکە و قژ و ستایلی عینە کوشتت بەڵێ ئەوە تەواوەتی دەرنەچووە مێم لاوە ڕەحمەتی کاک بەهەزادە ئەمری خوای کرد ئەم لای چەپیشم کاک زانای حاکم مستەفایە دەستەکانە خۆش ئەم وێنەیە وێنێکی سەیرە جەنابەت خوێندکاری زانکۆبی بەڵام جلەکانت لە جلی میسریە کۆنەکانە چێ ئەوە سەفەرێکی زانستیمان کرد بۆ دێیان دروست کرد بوو لە لای حلەوە دێکە ئێستانایەتە یادم بەڵام دێیشی بزەبت مسری بوو و خانوو خەڵکەکە کۆمپلێتەمی مسری بوون ئیتر منیش دوایەوە کە زۆر قسەمان بە قسەی ئەو ساکە بە مسری قسەمان زۆر حەز لێ کرد چوم جلەکان لە بەکردنەوەم ڕستم پێوە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەمە شەروێنەیەکی سەردەمی هەڕەتی گەنجی جەناب ئەوەش ئیتر ناڵێم بێ ئیش بێکار خەردەمەی خەریکی ڕیشک دانایەوە تەماتاش دەستەکانی خۆش بێ دیارە وێنەکان زۆر زۆرن جەنابەت لە ساڵی 79 لە زانکۆ با بڵین ئەو بەشە تاوەکەیت و ئەو خۆ ناخەتاوەکە ئەمە وێنەیەکی ڕۆژی بەڵێ ڕۆژی تەخەڕوجەکەتە بەڵێ لە دوای ئەوەی کە تەخەڕوج کرد کاک نیازی لە زانکۆ ڕاستەوخۆ دامەزرەی لەکوێ دامەزرا یەکەم لە بە پیانەوت ئامادەی شوون تەڵەبە لەوێ دامەزرام لە چکو عسکەریم نەکرد بە ئەسبابی سەحی تەندروستی تەسریح بووم ئیتر لەوێ مامەوانێ تا ماوەیەک ئیتر گوازرامەوە بۆ کۆلێجی پەروەردە لەوێ بووم حربی بەسەراهات حربی عێراقی و ئێرانی چەند ساڵێک لە زانکۆی سلێمانی بوو دواتریش زانکۆ ئەگوازرێتەوە سەرتا شتەکان بۆ هەولێر بڵێ گواسترایە بۆ هەولێر و لە هەولێر تۆ چیتە هەولێر بڵێ لەوێ بووم ئیتر مامەوانێ تقریبەن 8 ساڵ مامەوە لە هەولێر هەروکو مۆزەفی زانکۆ 8 بەڵێ هەر مۆزەفی منێتمەوە بووکەوە بمنێرن بۆ دەرەوە خوێنم تاوکەم ینی بە زەمانیان پێوتیان بەعسیان پێوت نەیان کرد لە ئەخیریشە لە ساڵی 1970 فەسڵیان کردم بەداخەوە نەگەڕایتەوە سەر وەزیفەکەت تا دواتر نەخێر ئیتر دوایەوە ئەو کە فەسڵ کرام چوومە بە غاخەرێکی کەسابەت بووم ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە کاک هێنیازی ئەمە کوێ ئەم شوێنە ئەمە لەگەڵ کۆمەڵێ برادەرمانە سەفرێکی گەشتیاریمان کرد بۆ دوکان هاوین هەواری دوکان باخیرێکی تازان هێنا بوو زۆر جوان بوو لەوێ ئیتر سواری باخیرەکە بوویت و وەکو گەشتێک و دایش کابینەکان ئەمە هەشتاکانە ئافرم ئەمە شوێنەیەکی ترە دیارە تۆ کۆمەڵێک لە هاوڕێیانت پێما بێ ئەمە لەو گەشتایەوە کاک عەتایە کاک ڕەحمەتی کاگازە شەپۆلە کاک تر ئەوەی لەو سەریشەوە کاک جەمیل تۆزێکی دیارە دەستەکانە خۆش بیادەوەرێکی جوانە ئەمەش تۆی لەگەڵ ئەمە لەگەڵ فەرمانبەرەکانی زانکۆم لە هەولێر کە زانکۆ چۆتە هەولێر تۆ مۆزەفی زانکۆبی لە بەڵێ لێ بووم لە کۆلیجی زانستە لە کولی علومە کۆمەڵێک ڕێزوسڵاوم بوویان هەیە سەبرێ خانە زینە خانە ئاورنگ خان پرنشق خان زۆر ڕاستە باسی وت کرد لە دوایەوەی کە باوڵێن فەسڵە کری لە زانکۆ چتە بەغدا بەڵێ بۆچی بڕیارت دا بچتە بەغدا نەگەڕایتەوە بۆ سلێمانی مەسەلەن خۆی با بڵێن چۆن بوو بەغاکە یەک عسکەری هاتە سەرمەە قەرارێ دەرچوو ئەبێ هەموو کەس ئەوانی کە حتا هی نەخۆشیش ئەبێت
عسكەری کەنەوە لەبەرەوە چوومە بەغا ئیتر کە چوومە بەغا تا ئەو مدەیم تەواو کرد تقریبا هەژ مانگ بوو ساڵێ ئەو کاتە کاک مستەفاش لە بەخا بوو نەخێر باوکم لە سلێمانی سلێمان، بوو بەڵێ. باوکم لە سلێمانی بوو ئیتر کە لە بەغا ئەو عسکەریەم کورد هەر لەوێ وانێ ئیتر نسیبی ئەوە بوو کە باش عسکەریەکەم من هاوسەرگیری بکەم ئیتر لەوانێ هەر لە بەغا هاوسەرگیری کرد لە بەغا مامەوە خەریکی کار و کەسابەت و لەوێش هاوسەرگیریت کرد لەگەڵ چی هاوسەرگیریت کرد کاک دایکی کوڕەکەم کچی کاک تەیموورە کاک تەیمووری ساڵازێکی بەک کوڕێکتان هەیە کاکە دیاری بەڵێ پێما بێستە لە ئەڵبانیاشی بەڵێ دەرخۆت لێرەی بەڵێ ئەو هینی تاو کرد و کولیەی تەمسیلی تاو کرد ئیخراج و تەمسیلی نواندنی لە ئەڵمانیا تاو کرد ئێستا هەر لەو ساڵان و نەهاتەوە بۆ ئێرە ئەو خۆی بدوو بەشە مەرحەلەیەک هاتەوە لە 2011ەوە تا 16 لێرە بوو لەم قوتابخانەی کەمبریج بریتانی خوێنی ئیتر دوای ئەوە قەراریە کە بگەڕێتەوە و لێ ژیان بەرێتە سەر دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی جەنابەت و دکتۆر عەزەدی مستەفا بەڵێ ئەوە ساڵی 90 یا دوێ یا سێ جەنابی هات بۆ ئەڵمانیا من چوومە خزمەتی ئیتر زۆرم پێخۆش بوو کەوا ببینینی شاد بوو کە دکتۆر و ئیتر ئەخباری سلێمان و هەواڵی سلێمان بەڵێ بەڕەحمە دکتۆر ئەمە وێنەیەکی جەنابەت و خوارێ خۆش بوو کاک عادل مراد و دەرهێنەری گەورە کاک بەهمەنی قوبادیە چۆن ئاوا کۆبوونەتەوە ئەم سیانە بێکەوە ئەوە لە ئەو ساڵانی کە جەنابی کاک عادل بەڕەحمەت بێ لە سەفیر بوو لە ڕۆمانیا من گەشتێکی بۆ ڕۆمانی گەشتێکم بۆ ڕۆمانیا کرد ئیتر لە بۆنیەکە هەمووان داوت کرا بووین جەنابی کاک عادل و من و کاک بەهمەنی قوبادی کەساتی لە ڕۆمانیا بێکەوە کۆبوونەتەوە دەستەکان خۆش بێ کاک نیازی جارێ وێنەکان زۆرن پێم خۆشە بێکەوە بچینە کتێبخانەکەی باوکت کۆمەڵە گوێنی نەبینرا و زۆر دانسخەی باوکت و ئەو ساڵە ئەو سەردەمە زێڕینی سلێمانی بێکەوە سێر بکەین سەرچاوان دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک نیازی مستەفا ساڵح کەریم بەردەوامە بین خۆشەویستان دووبارە ڕستاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیۆ لەگەڵ کاک نیازی مستەفا ساڵح کەریم بەردەوامین کاک نیازی هاتوونەتە ژوورەکەی باوکت بەڕەحمەت بێ دیارە ئەم ژوورە شوێنی یادەوریەکانی کاک مستەفا ساڵح کەریم ئەم ساڵانی کۆتایی تەمەنی هەر لەم ژوورە بوو لەم ژوورە ئەینوسی و لەم ژوورەش کتێبخانەکەی و یادەوریەکانی و وێنەکانی هەتا ئێستا خۆشبەختانەوەش پاراستوتانە هەموو شتەکانی وەکو خۆی لێرە ماوە پێم خۆشە خۆت باسیشی باوکت و یادەوریەکانی لەم ژوورە بۆم بکەین وەڵی یادەوەری ئەم ژوورە بەداخەوە باوکم زۆر تیا دەژیا تقریبا ساڵ و نیو یەک 2 ساڵ بوو بەڵام زۆر پێی خۆش بوو چکولێ بۆ یەکەم جار بوو کتێبەکانی کۆکرایەوانێ باوکم کتێبی زۆر هەیە و زۆریشی هەبوو و زۆریشی فەوتا لە ساڵی پەنجاکانەوە کەم کتێبی کۆکردوت و کتێبی خوێنەتەوانێ چەند جارێک گیراوە چەند جارێک نەقڵ کراوە بۆ ئەم قەزا بۆ ناحێکی ئیتر لەما من دەرتاشێکی برادناوی کاگایارە لێرە هات بە پێی مواسەفاتێکی تایبەت کە کولی تحملی دوو ڕیز کا ڕیزی کتێبەکان دوو ڕیزن ئیتر بۆ یەکەم جار بوو ئەتە بە ئاسانی ئەتوانی بەشن سەرچاوەیە کا بگەڕێبی دۆزێتەوە بە شۆن شتێکە زۆر کاتی لەم ژوورە ئەبردەسەر و زۆری پێخۆش بوو کە کتێبەکانی وا زیندووە و ئێمەش تا ئێستا هێشتومانەتەوانێ ئەروەها دەستەکانتان خۆش بێ و ڕۆحی ئەوی شاد بێ دیارم کۆمەڵی گوێنم لەلایە پێم خۆشە وێنەی قۆناغی جیاوازە لە ژیانی کاک مستەفا و لە ژیانی با بڵێن خێزانی ئێوە بێکەوە سەیریان بکەین ئەمە وێنەیەکی جەنابەتی لەگەڵ پێما بێ ئەوە باپیرتە و ئەوش کاک مستەفایە بەڵێ ئەوە باپیرم بەڕەحمەت بێ لەگەڵ باوکما و منم ئەوە پێش ساڵی 1986 باپیرەت ئیشی چی بوو کاک باپیرم حاجی مەلا ساڵح گوزەری ناو بازار لای بربەلەدیەکە مەشهور بوو لەبەرەوەی پیاوێکی دوکانێکی عەتاری بچوو خەنجیلانی هەبوو لەسەر سوچەکە ئیتر ئەو منتیقەیە هەموو ئەیان ناسی
لە ناحەیە دینیەکەوانێ وەکو ملایشی 12 عیلم وابوو 7 چوو بۆ حاج ئێوە وەکو بنەماڵەوەکو خانەوەدە پێما بێ منمی بەڵێ لە عشرەتی منمی بەڵێ ینی باپیرت یا باپیرە گەورەت بەڵێ لە کێوە هاتون باپیرە گەورەم ئەسڵان خەڵکی وێڵێرن پێوترا باوەلێ بەڵێ دەستەکانە خۆش بێ ڕۆحی ئەوانی شاد بێ ئەمە وێنەیەکی زۆر دیرینەوە کامستەفاای ئەوانی ساڵی تقریبن 56 ئەوە ڕەحمەتی ماممە من لە باوەشی ئەوام کە تەمەنم لەوانەیە 6 مانگ بێت لەگەڵ باوکمە لە ماڵی باپیرەمین لە شێخان وێنێکی زۆر جوانە بەڕاستی پەنجاکانە پێما بێ ئەم وێنێش هەرتە سەورەکەمی پەنجاکان بێ ئەمە تۆزێ دواترە 57 ئەمە لە گەڕێکی عقارین لە ماڵی خۆمان لە خانۆکەی باوکم کە لە 57 ئەو خانۆمان وەرگرتووە من و ژیانی خوشکم و باوکم و دایکم دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەیەشی پێما بێ باوکت و دایکت و ئەوە بەڵێ ئەو باوکم و دایکم و من لە باوەشی باوکمام لە ئەویشە لە ماڵی باپیرم لە شێخانی گیراوە زۆر ڕاست دەستەکانە خۆش بێ کاک نیازی ئەمە وێنەیەشی زۆر مناڵی توێ تەسەورەکەم تەمەنی ئەم وێنێ ئێستا 6 ساڵ زیاترە 6 ساڵ زیاترە وایە وە ساڵی 56 ژیراوە زۆر ڕاستە دەستەکانە خۆشەوێنێکی زۆر جوانە کە تا ئێستا پاراستوتانە ئەم وێنەیە وێنێکی زۆر کۆنە دیارە هەر بە شێوازی وێنەکە و ئەوە لە ئاهەنگێکە چیان کۆبوونەوەیکی خێزانی ژنانی ئەو کاتەیە ئەمە خزمانی ماڵی دایکم و لەگەڵ خزمانی ماڵی باوکم وازم پێش مەراسیمی گواستنەوە یاخۆت ژنهێنانی باوکم و دایکمە چکو لێرە هەردوو نەکمی لێە تایە نەکمی دایکی شرۆک و بووک باڵە دایکیشمی تایە خاڵەکانم هەردووچان لە پێشەوە دەرتیان و پۆرم وتیا پۆرەمە لێحم و پۆرە شکریم ینی ئەڵام هەردوو خێزانەکەی ئەم وێنەیە هی سەرەتای ساڵی 50 بێت ینی 52 51 ئاواهی بەڵێ دەستەکانە خۆشبیادەوەریشی زۆر جوانە ئەمە وێنەیەکی زۆر مناڵی توێیە بەڵام لە پشتی وێنەکە نووسراوە تۆ لەسەر شانۆیت ڕۆڵ ئەبینی ئەوە کوێ و شانۆیەکە چی بوو ئەمە لە چوارتا تەمەن پێشێکی پێشی باسی ڕۆڵەکە بکەم سەیری ئەم وێنە جوانە بکەن سەیری ئەم مەسرح و شانۆیە بکەن وەختی خۆی تەنانەت لە قەزا و ناحەکانی ئاوە شانۆی وا هەبووە بەداخەوە ئێستا لە سلێمانی باوەڕ ناکەم لە زۆر شوێنە شانۆیکی وا ببینین ئەمە من دەورێکم هەبوو لەو شانۆگەریە لە چوارتا کە باوکم بدیری مەکتەبەکە بوو لەوێ ئەم شانۆیان بە باوکم وەرجێرانی کرد مامۆستا فواد دەرهێنانی کرد مامۆستا ئازە شەقی لە سلێمانیەوە هاتبوو ساڵی 1962 وێنێکی زۆر جوانە بەڕاستی دەوەیەکی جوانی ئەو ساڵانێت تۆ ئێستا وێنەکە ئەبینی کاگنیازی بەزۆکو بیرتە ئەو لەحظەیە کە لەوێ بوویت بەڵێ هەمووی نا بەڵام لە قەتاتم لەبیرێت دەستەکانە خۆش بێ دیارە ئێوە دوو برا و خوشکێکت لاگامانچ ژیانخان و جەنابەت ئەمە وێنێکی خێزانیە بەڵێ ئەمە وێنێکی خێزانیە ئەمە لە ساڵانی نەوەتەکان ئێمە لە هەندران بووین کە هاتینەوە ئیتر باوکم و دایکم و ژیان و کچەکانی و کۆبووینەوانێ تەمە درێژم نیشەڵا خێزانێکی بەختەوەر ئەمە ژەروێنیشی و ساڵانی شانۆگەریەکەیە کە من لەویام زۆر ڕاستە وێنێکی جوانە ئەم وێنەیە دیارە مناڵی تۆیە بەردەم حانوتی مەکتەب هەرنووسا حانوت و بەلاڵانی مەکتەبی مەڵکەنی دووهەمە کە لە جێی قوتابخانەی مەلیک غازی بوو مەکتەبی لەوێ بوو کە ئێستا تەنیشت ئەمەرجنسیەکە و ڕۆقاعی ڕۆشنبیری قاری هونەرە جوانەکان ئالەوی بوو ئەو مەکتەب زۆر ڕاستە دیارە کاک مستەفا ساڵحکەریم مشکلەوەی وەکو ڕۆژنامە نووسێکی گەورە وەکو نووسەر وەکو وەرژێرکاری کردووە لە بواری پەرۆدەش زۆر خزمەتی بەڕێوەری قوتابخانەی مەڵکەنی بووە و جەنابەت بە هەوڵەکانی خۆت بەم دوایانە پێما بێ شوێنێکت بۆ تەرخان کردو لە مۆزەخانی پەروەردەی شتەکانی لێ پاراستۆ جێگەی دەستخۆشی ئەمە وێنێکی کاک مستەفایە ئەوەی ساڵانی کاتێکە بەڕێوەبەر بووە
ئەمە ژوێنی کۆمەڵێک هەر مامۆستایە لەگەڵ یا کەسیانە ناسیت و ئەم مامۆستایانە کاک نیازی؟ بەڵێ وەڵی تقریبا چکۆ هەموو مامۆستای خۆشم بوون بێجگەلێک ڕەفیقی باوکم بوون ئەوە با بڵین لە دەستی ڕاستەوانێ دانیشتۆکان مامۆستا فواد حەمیناغا شعمر مامۆستا شعمر بەسکانی مامۆستا فایق حامد ئەوەی بە پێوەستا و مامۆستا فواد عەبدوڵڵا مامۆستا شێرزاد تاقان هەمویان کۆچی دواییان کردووە ڕۆحیان شاد بێ هەموو دەستەکانە خۆش بێ وێنێکی زۆر جوان و یادەوەریکی ئەوە جوانی ساڵی ئەو لەویان مامۆستا بووە ئەنی لە باوکم لە مەڵکەنیە چەند جارێک چەند قۆناغێک بە سەردەمی پاشایەتی هێشتاوە. بەڵێ بەڵێ ئەمە وێنێکی کاک مستەفاایە پێما بۆش جەنابچی لەگەڵ بەڵێ ئەوە لە قەڵاتزیێ کە باوکم نەخڵ کرابوو بۆ قەڵاتزیێ ساڵی 59 ئەو ڕۆژەشم لە بیریە کەەوە ئەو گوڵم بن برابووم بۆ لای دکتۆر نەخۆش بوو مت دەرزیان لیامیت ئەم بەم ڕسم و بەو گوڵە تۆزیەکی فیان کردەوە یادەوەرێکی جوانی مناڵیە وێنێکی کاک مستەفای وەکو مامۆستاەوە ئەمە لە مامۆستا فواد و باوکمە لە چوارتا مەکتەبی چوارتایە وێنێکی جوانە بەڕاستی ئەبێ ئێستا و مناڵانە هەمویان تەمەنیان گەورە بێ و بەڵێ وەڵا زۆر ڕاست. وێنێکی کۆنگری مامۆستایانە دیارە لە مانگی 1969 کۆنگرەکە بەسراوە کاگەسپاندامی کۆنگری مامۆستایان وایە ئەو بیان ناسمەوانەیە کە لە بیرم بێت مامۆستا ئەحمەی قازی مامۆستا نووری قەراخی ئەوش باوکم ئەوی دەستی لە لای سەریەوە زۆر ڕاست. وێنێکی کاک مستەفا و مامۆستایانی هاوڕێتی ساڵی 62 لە چوارتە ئەوە چوارتایە بەڵێ ئەوە مامۆستایان ئەگەر بێتەوە بیرم بات زۆریان عەرەب بوون کەوا نەقڵ کرابوون لەو زەمانە زیاتر لەسەر سیاسەت و شوێعێت مامۆستا مەجی مامۆستا سەبیح مامۆستا نازانم ناوی چوان مامۆستا فواد باوکم مامۆستا سدیق شێخ سدیق لەگەڵ مامۆستا ئەنوەر سادەی سا لە ئوسترالیا ژی لەگەڵ مامۆستا زاری بەرەحمە بێ ڕۆحیان شاد بێ ڕۆحیان شاد بێ. وێنەیەکی زۆر جیاوازی کاک مستەفا ساڕەکەریمە شێوازی جلوبەرگ و شێوازی وەستانەکەی ئەمە هینی زمانی گەنجێتی کە تەلەبە بۆ لە خانەی مامۆستایان لە بەغا زۆر ڕاست یعنی ساڵی 49 ئەوە لەو دەورایە وێنێکی زۆر جوانە. ئەمەش وێنەی کۆمەڵی کەسایەتی ئەو ساڵانەی چێن ئەوانە سیداریان لەسەرەوە ئەوە هەر زمانی ئەو فترەی باوکم فترێک لە قوتابخان مەیتەم ینی ئەو وان پێوت کەوا بڵێن لانەی بێباوک و بێدایکەکان و هەمان کاتیشە مەکتەبیان هەبوو جا قوتابخانەشیان هەبوو لەو لە قوتابخانەکە لەوێ باوکم لێ فترەی مامۆستا بۆ لەو شوێنە زۆر ڕاست. ئەو ئەحمە مووسڵیە کەوا وێنێکی زۆر جوانە بەڕاستی وێنێکی هەیئەی تعلیمی دیسان قوتابخانەی مەڵکەنیە مەڵکەنی دوو هەم لەگەڵ مامۆستا نووری قەراقی مامۆستا ڕزگار باوکم فوادەفەنی مامۆستا عومەر بۆسکانی مامۆستا حەمەمین بیلال فواد سدیق دەستەکانە خۆش بێ. ئەمەش هەر وێنەیەکی تری سەری کاک نیازی مامۆستایانی ئەو ساڵانە ینی ئەو 50-60ەکانە بەڵێ شەستەکان هەموو قاتیان لە قاتی جوان لە مەکتەبێکی سەرەتاییە بەڵام نمونەی مامۆستایی بن زۆر ڕاست ڕەحمەت لە کۆچ کوردوان و ڕۆحیان شاد درێژ بۆ زیندوان. قوتابخانەی ڕەفیق حلمی قوتابخانەی کوردی ئەمە کاک مستەفا دیارە لە ئەمە لە سارازی وەرزشیە کە وەختێکە باوکم لەوێ ئامادە بووە چکو فترەیەکیش باوکم بوو بە سەرپەرشتیاری پەروەردەیی لە بیدایەتی ساڵانی 72 دەست بکرد لە دوای ئەوەی کە لە مەکتەبی مەڵکەنی دووهەم حەزەکەم ئاماشە بم بە دووشت باوکم بۆ بەهۆی ئەوەی کەوا دوو دانە قوتابخانە ناوەکانیان بگۆڕێ یەکەمیان قوتابخانەی لە قەڵاتزێ کە بوو بە مندیر ساڵی 59 قەڵاتزێ دوو هەبوو لەسەر داواکاری باوکم داوای کرد لە تەربیی سلێمانی کە ناوی قوتابخانەی دۆم بکەن بە ناوی ئاسۆس و تا ئێستا و ئاسۆسە ماوە ئەوە یەکەم لەسەر داواکاری ئەو مەڵکەنی دووەمیش لە کۆتایی شەستەکانە باوکم داوای کرد کەوا مەکتەبەکە بکرێ بە ناوی شێ مەحموود ئەوش ئەو ناوە کرا بە شێ مەحموود تا ئێستا ئەو دوو داواکاری ئەو دوشتە لە واسی بێ ئەوەی من بەپیرم بێت کەمان شاڵی بۆی باس کردم قوتابخانەی عەبدوڵڵا شاڵی کاک مستەفا کاریگەری هەبوو ڕۆڵی هەبوو لەوەی کە ئوقوتابخانەی ناو بنێن بەڵێ ئەوە تازێ کۆنەکان باس ئەوەی کاکەمان ڕاستەکە دەستەکانە خۆش بێ. ئەمە ژوێنێکی
ئەمەش چوارتایە ئەوە تۆی لە پێشی بەڵێ من لە مێزەکە پێشەوە بڵێ لە هەموو کۆڕووکۆبنەوەیکی باوکت لە سەیران و ڕافێک بوو لە پێشۆ ڕافێک بووم. وێنەیەکی زۆر جوانی دیارە جگە لە خزمەتە پەروەردەکەی کاک مستەفا لە کۆڕووکۆبنەوە ئەدەبیەکان ئەوە ینی بەشدار بووە دەستی دامەزرێنەری یەکێتی نووسەرانی کووردە لە هەفتە یعنی زۆر ڕۆڵ و کاریگەری هەبووە ئەدیب و نووسەرەکانی لە سەراستی کوردستان لە سەراستی عراق و جیهانیش زۆر ناسرا بۆ خەڵکی ناسی و ئەمە وێنەیەکە کۆمەڵک نووسەر و ئەدیبی دیاری تایە و کاک مستەفاش لە ناویان کاک بەرزانجان من حەزەکەم یەک شت باس بکەم پێشەوەی باسی ئەم وێنێ بۆ بکەم ئەگەر من بێم قۆناغەکانی باوکم و بە وێنە باس بکەم وا بزانم چەند بەرنامەیەکمانەوێت بە دڵنیایی بەم ماوەکەمە هەمووی ناتوانین بڵێم ئەزمونونەکە باس زۆر هینی پەروەردەی جایە هینی نووسەری جایە بەس ڕۆژنامە نووسان یعنی ئەوە دەبیست ئەلبومیەکە زۆر ڕاستە. ئەمە قوربانجان خوا لێ خۆشبوان ئەوە جەناوی دکتۆر عیزەدینە مامۆستا حەمەنووری وازم کاکستران باوکم بەخواوەی ناوە ڕاستم لەبیر چوو نەمزانی دەستەکانە خۆش بێ کاک هەیە نیازی لە خەباتی پێشمەرگایەتی و لە شۆڕشەکانیشا ینی ئەو ساڵانی کە باست کرد گیران و دەست بەسەرکردن و ئاواری و لە شۆڕشەی لولیش دیارە باوکە دیکێک بۆلانی کە بەشدار بۆ وێنە وێنێکی مێژوویە کە کۆمەڵک ئەدیب و نووسری ئەو ساڵانی تایە لەوانەوەی کە من بیان ناسم بەڕاستی مامۆستا عوسمان هەورامی بەڕەحمەت بێ مامۆستا ڕۆف بێگەرد کاک شێرکۆ بێکەس شاعری گەورە بەڕەحمەت بێ و جەنابی باوکت و کۆمەڵێک کەسایەتی تریتە پێما ئەم وێنەی لە تێوەڵە گیرا پێشێ بچنە دەرەوە بۆ ئێران بەڵێ کە ئەو فترەی کە تازە ینی شۆڕش بوو ئەمە وێنێ گیرار ساڵی 74 ئەم کۆمەڵە ماشەڵا ناوەکانت وت هەمویان ئەدیب و نووسەری دیاری ئەو کاتیاری چیرۆکەکە من بەرنمێکم لەگەڵ کاک مامۆستا عوسمان کرد بەڕەحمەت بێ کە هەمیان چوونەتە تەوێڵە من نووسەر وە دیبانەوە شەوێک لایک مامۆستا عوسمان ماونەتەوە و لە ماڵی ئەوان لە تەوێڵە و دواتریش بەڕێکەوتون بۆ ئەودی دەستەکان خۆش بۆ ڕۆحیوانە شاد بێ کە لە ژیانە نەماون کۆمەڵی ئەوە وێنە ڕەش و سپی و کۆنەکان هەندێک وێنەی نوێشمان هەیە کاک مستەفا لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی دیارەکانی با بڵێن کوردستان و عراق و جیهان گرتوێت ئەمە وێنەیەکی یادەوەری نووسی گەورە ئەوە دکتۆر کەمال مەزهەرە و ئەوەش باوکتە و وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ڕۆحێ دووشیان شاد بێ وێنەیەکی باوکت و شاعری کۆچ کرد و ئەحمەد هەردی ئەحمەردی هاوڕێتیان خۆش لە لەندەن بوو چوو بۆ لای بە تایبەت خۆی لە سلێمانی بەیەکەوە لەگەڵ مامۆستا هەردیە باوکم ساڵانی هەفتاکان زۆر نزیک بوو لە یەکتریە یعنی دایمێ بێکەوە بوونی کە ترازان لە یەکتری باوکم ساڵی 2000 ڕێکەوت سەفەری لەندەن کرد چوو بۆ لای خزمەتی کاکەردی و بە یەکتری شاد بوونەوە لێ دەستەکانە خۆش بێ یادەوەرێکی جوانە بەڕاستی ڕۆحێ دووکان شاد بێ وێنەیەکی جنابی باوکت و دکتۆر محەممەد سابیر و دکتۆر محەممەد سابر و وڵای کاگا بڵای محتەدیە پێتەواوە ئافرم دەستەکانە خۆش بێ دەستی تۆش خۆش بێت وێنێکی باوکتە لە یەکێک لە کۆنگرە جیهانیەکانە لە مۆسکۆ ئەم وێنیان گرتووە لەگەڵ کاک فرعاداونی و لە وەفدی ڕۆژنامە نووسان بوون لە مۆسکۆ بەشداریان کردە بەجلی کوردیەوە وێنێکی جوان جارە وێنەکانی و کۆنگرێ زۆرن ئەمە وێنێکی کاک مستەفای لەگەڵ سەرکردی عراقی نوری مالیکی کاتێکە مالیکی بڵێ سەرۆک وەزیران بوو وازم هات سەفەری سەردانی سلێمانی کرد لەو کۆبوونەوە لە باوکم ڕاست دیارە کۆڕووکۆبوونەوە زۆر چوە زۆر خەڵکیشی ناسی و کاک مستەفا تەمەنەکەی و بە حکمی تەوانەکە عەرەبیزانەکەش و ئەدیبەکانیشی ئەناسی ینی بەڕەحمەت بێ مام جەلال کە میوانێکی تایبەت دەهات یەکسەر تەلەفۆنی باوکمە کرد باوکمەی و تۆیترەوە لەگەڵیانە کاک مستەفا مامۆستا مستەفا خەریک بۆ ئیتر ئەویش زۆر ڕاست ئەم کەسایەتی کێ لەگەڵ کاک مستەفا ئەوە بریماکۆفە لە رووسیا ئەم وێنەی گرتۆر لە باوکم لە زیارەتێکیا بۆ مۆسکۆ تەمەویل بریماکۆف پێویست ناکە باسی کەم کە چەند پیاوێکی سیاسی
بەشور بووە لە ساڵی 60ەکانەوە لە جەریدی پراڤدا ئیشی کردووە، ئەو ساکە هات سەردانی مەلا مستەفای کرد، زۆرش لێسە کورد نووسی، دوای وردە پێگەیشت و تر یعنی دەستێکی دیپلۆماسیەتە بۆ لە وەزارەتی خارجیە و شخصەتێکی جیهانی زۆر ڕاست. ڕووسی بەناوبانگە. دەستەکانە خۆش بێ. ئەمە شەروێنێکی کاک مستەفای لەگەڵ ئەمە بڵین پاشای ئیسپانیا وێنەکە کوێ چ مناسبەیەکە؟ ئەمە باوکم چوون بۆ کۆنگرێیشی ڕۆژنامە نووسان لە ئیسپانیا. لەم ڕوێنەیەدا ئێشتا ئەم پیاوە فیلیپ بزانم ئێشتا نەبوو بۆ پاشاوەلی ئاهەد بوو ئیتر لەو مناسبەتە ئەم ڕسمی گرتو لەگەڵیا. وێنەیەکی جوان و یادەوەرێکی جوانە. کاک مستەفا و خوالی خۆش بێت کاک فواد عارف. بەڵێ فواد عارف ئەوە باوکم چەند مقابلەیەکی درێژی لەگەڵا کرد و زۆر زیکرەیاتی بۆ باوکم باس کرد و نزیک بوون لەیەکەوە. وێنەیەکی کاک مستەفا و بەڕەحمەت بێ. ئەوە دکتۆر کاکەمال و عەبدولباسط لەم لاوە کاک عەبدولباسط دانیشتووە. کاکەمال و باوکم ڕەفاقەتی گەنجێتیانەوە ڕەفیق، یعنی هی ڕۆژ و دوو ڕۆژ نەبوو، یەکێ بوو لە زۆر لە ڕەفیقە نزیکەکانی. زۆر ڕاست. ڕۆحی هەردووکیان شاد بێ. کاک مستەفا و کاک عەباس بەدری بەڵێ لەگەڵ دکتۆر محەموود سۆرانیە. بەس ئەمە لە ساڵی 90ەکانە چێت بە پێی ساڵی 90ەکانە بەتەئکید. کاک مستەفا و نەرمەندی گەورە کاک مەزەری خالقی وێنەیەکی جوانی یادەوەری. ئەمە لە ماڵی ئێمە وەختی خۆی دەستکرد دروستکرا بوو، لەمبێنە شەخاوەنەکەشی تەلەفۆنی بۆ کردم ناوەکەیم نایەتەیات. ئەو ئیتر لە ماڵی ئێمە بۆ چەند ساڵ تۆزێ تێک چوو بوو، باوکم بروازی چاک کرد و بە هەدیە یای بە کاک مەسەر. ئەمە شەروێنەیەکی کاک مستەفایە. ئەو شخصیەتە کێ لەگەڵ ئەو کەسە؟ ئەوە مراسلی جەریدە و ئیزاعی مەشهور بوو، ناوی حوسن مەحلی بوو، تەحی مەحەلیلی ئەخباری سیاسی تورکی بوو زیاتر. زۆر ڕاست. وێنەیەکی یادەوەری جەنابی جەنابی هێرۆخانە لەگەڵ باوکمە بۆ کە سەردانی دایمە مەکتەبی ئیعلامیە کرد. فترەیەکی زۆر باوکم تقریبەن بەرپرسی یەکەمی مەکتەبی ئیعلام بوو، بەڵام بەغێر ڕسمی چکو لەبەرەوەی تر کەس دیارە زۆر وێزگە کاک مستەفا لە دوای ڕاپەڕین با بڵێن خزمەتی کرد لە کورسای نوێ لە ئیتیحاد ساڵێکی زۆر لە بەغدا لێرە. ئەمەش دوای نوێنە کە ئەمێ پیشانی بەم وێنەیەکی کاک مستەفا و جەنابی سەرۆک مام جەلال. بەڵێ سەرۆک مام جەلال و ئەوش میوانش ئەوش حسێن سعید بەخواگەر ناوکەم ناتەیات، کاتیبێکی عێراقی زۆر دایمە پشتیوانی و مەقالەتی نێوانی مام جەلال و خوالی خۆش بێ لەگە کاک مستەفا چۆن بوو؟ نێوانیان زۆر زۆر خۆش بوو. من مەشروعی کتێبێکم هەیە بەدەستمەوە ئەگەر بتوانم تەواوی کەم، ئەویش ناوی بنێم مام و مامۆستا. چکو مامۆستای زۆر خۆشەویست و بەبێت کە یەکتریانە بینی بەبێت تەکلیف، ئەگەر بڵێم زیاتر لە 20-40 ڕسمیان هەیە بەیەکەوە. دڵی باوکمی ئەویست، ئەویش مام جەلالی زۆر خۆشەویست کە وەختێکا کۆچی کرد باوکم ینی زۆر بەلایەن متەئەسیر بوو، تووشی نەکسەیەکی ناخۆش بوو بۆ ئەو هەواڵە. زۆریشان بین نەبوو پێما بێر ساڵێک. ئارەوەڵا تقریبا ساڵێکیان بین و جا لەبەر ئەوە یادەوەری بە نووسین بە ڕەسم بە شت زۆر ڕاست زۆرە. دەستەکانی خۆش بە کاک نیازی دیارە وێنەکان زۆرن. ڕۆحی کاک مستەفا شاد بە بڕاستی جێگەی شانازی ئەزمونێکی زۆر و ینی باڵێن خەرمانێکی زۆریە لە کتێب لە نووسین. ماشەڵڵا و هەموو کتێب و نووسینی کە لە ماڵی خۆتان بینیمانەوانی کە لێرە هەن وەکو خۆت وتت بە بەرنامە دوان باز ناکرێ. ڕۆحی شاد بێ. جنابیش تەمەند درێژ بیشەڵا ئەمڕۆ هیلاکمان کردی سەرچاوان درێژ بیشەڵا هەر بەردەوام بی لە کارەکانت لە ئەرشیف کردنی وێنەکانی سلێمانی لە خزمەتکردنی سلێمانی بە نووسین بەڕێگەی ئەلکترۆنی. دەستەکانە خۆش بێ. سەرچاوان زۆر سوپاس بۆ سپاسی ئەم تیمە جوانەکەن ئەم گەنجانە هاتن هەمووتان هیلاک بوون لەگەڵمان
دەستان خۆش دەستەکانی تۆ خۆش بێ. و سەرکەوتوو بوون لەم بەرنمەیەدا چکو خەڵکانێکی زۆر هەیە زۆر چاوەڕێەکە بە تونی بەنامەیوان. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابەت. خۆشەویستان، بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.